سڵاوتان لەبێت لە بازاڕی قەیسەریم ئەو بازاڕەی کە مانگێک بەر لە ئێستا بە هۆکارێک تەواوی دوکانەکانی سوتا. ئێستا دوای نزیکەی مانگێک لە سوتانی وا خەریکە دەست بە نۆژەنکردنەوەیەک دێ ئەوەی دیمەنەکانە کە بازارەکە هیچی تیان نەما کە ئێمە پێش لەگە دوکاندارەکانی ئەم بازارە شاقسەمان کردووە زەرێکی ئێجگار زۆریان کردووە بۆ نزیک بوونەوەی جێژن بە دوکانەکانیان پڕ کرد لە کەرەستە و ئەشیا و کەلوپەل بەڵام بەداخەوە بۆ هۆی ئاگرەوە کە تەواوی کەلوپەلەکانیان سوتا و زەرەر و زیانێکی زۆریان کرد. کاک حاجیم لەگەڵەکە وەکیلی بەشێک لە بازارەکەیە کاک حاجی دوکانەکانی ئەم بازارە بەشێکی زۆری سوتا ئێستا دوای نزیکەی مانگێک دەستکراوە بە نۆژەنکردنەوەی کارەکانی تێدا چۆن ئەڕوا و داواکاریتان چییە کە زوو کارەکانیان تەواو بکەن؟ کارەکانمانەوەیە بەس زووترین کاتەمەیان تامی بکرای بۆ ئەو خەڵکە و داواکەین لە بەغدا و تاویزی ئەم خەڵکەیان بگدایەوە بوو بەم بەرە جەژنانە هەمووی ماڵەکەی سوتا و هیچیان بۆ دەرنەچوو هیچی بۆ دەرنەچوو خاستن ئەم قەیسەریە هیچی دەرنەچوو. هۆکاری ئاگرەکەچی هۆکارەکە دیارە کاکە دەسە ئەمە هۆکارەکە هیچی تر نییە لە دەست نەبێ. ئێمە شوێنمان هەیە ئەسڵەن ئاگر ناگاپی وەکو ئەو بانە ئاگر هەر ناگاپی بۆ سوتا تو ئەنتەرنێتمانەیە بەس ئەنتەرنێتەکە سوتاوە دارەکەی وایرەکەشی نۆستاوە کە بە موبایل لە ماڵ و سەیرمانە کرد بەس ئەو دوانی سوتانە نەنامە دەسە شتەکە کاکە ئەو داواکەین لە حکوومەتی عێراق بەشکم تاویزێکی ئەم خەڵکە بکە. نزیکەی هەشتا دوکاندار بێ ئیش و بێکارن ژیانیان چۆنە؟ وەڵای ژیانیان زۆریان خراپن زۆریان خراپن ئاوە دوکانێکە من دامە بە زەلامێ وەدی دەسم ناڕوە کابرایەکی سلێمایوتی دوو دەفتەر قەرز دەمێت دوو دەفتەر قەرز یاوت 15 شەوە ناوێتی 15 شەو هەنە ناوی بوو تەواو بوو بەیانی کە هات بینی تەلەفۆنمان بۆی کە دەستکرێ گیران ڕۆشتەوە هیچی بۆ دەرنەچۆت کەسی هیچی بۆ دەرنەچوت و داواکارین بەڵکەم تاویزی ئەم خەڵکە بکەن ئینشاڵڵا دەستان خۆش بێکات دەستان وەکەوەی کە وەکیلی بەشێک لە بازارەکەش ئاماژی پێیەکە زیاتر لە هەشتا دوکاندار لە دۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن یادا و دیمەنانە بگوازرەوە کە بەشێک لە ئەوانەی کە لێرە کار دەکەن سەرقاڵی کارکردنن بۆ نۆژەنکردنەوەی بازارەکە وەکو ئەوەی بەڵێنیان پێدراوە لە ماوەی 3 مانگدا کارکردن لەم بازارە کۆتایی بێت و ڕادستی دوکاندارەکان بکرێت و تاکو دەست بە کار و کەسابەتی خۆیان بکەنەوە کە لە ماوەی ڕابردوودا لەم بازارەدا کەسابەتی خۆیان کردووە بەڵام ئەوەی کە لە 19 مانگی ڕابردوو بە هۆکارێک تەواوی بازارەکە سوتا و هیچ دوکانێک تێدا بە ساغی دەرنەچوو کە وەک خۆیان دەڵێن زیاتر لە 400 ملیۆن دینار زەرەر کراوە بۆ هەر دوکانێک 400 ملیۆن بەڵێ وەکو حاجیش ئاماژی پێکا بۆ هەر دوکانێک 400 ملیۆن دینار زیاتر زەرەر کراوە کە بە کۆی گشتی دەکاتە 2 ملیار دینار لەم بازارە زەرەر کراوە بۆیە داواکارن لە حکوومەتی بەغداد بێتە سەر هێڵ ئەم بازاڕیان بەزووی بۆ چاکاتەوە قەرەبوویان بکاتەوە چونکە ئەمان دەڵێن ژیانمان بەو شێوەیە زۆر قورسەکە نزیکەی مانگێکە بەشێک دوکاندارەکە نەک بەشێک زۆر بەیان لە ماڵ و دانیشتن و بێکار و بێکەسابەتن.